لجقي عشق دلداري لجقي تفريح وياري لباتي بخشيني دلو مشتن بياك بدي ياري كورنكي جان تازلاوان دشت سنگر هر بشادي هم روجي بر خدا نو شهيد بونا تازادي هم روجي بر خدا نو شهيد بونا تازادي شهيد 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 رمزي آزادية شهيد تاجي سرورية دنجي هخوازي قلقوا لخنية وداجارية بيري آزادي ويكساني وقلي بديارية لو استاني هريد ليكا لبريني حناسيكا لناشتني كورياك تشيع لمردني هربا وكيكا شاكزاني نودلنيان نزيك بيريقي درمان بويا كاتيتان نجين وابيت سرود بيجان بويا كاتيتان نجين وابيت سرود بيجان والله سلاوتان دەبێت بینەرانی ئازیزی تلڤیزیۆنی کۆمەڵە ئەمڕۆ شەممە حوتی مانگی گەڵارێزانی 1401 هەتاوی بەرابەرە لەگەڵ 29 ئۆکتۆبری 2022 زاینی باستەوخۆ لە تلڤیزیۆنی کۆمەڵەوە لە خزمەتانداین بۆ ڕۆماڵکردنی راپۆرت و هەواڵەکان سەبارەت بە خۆپیشاندان و ناڕزایەتیەکانی ئێستای ئێران بەگشتی و کوردستان بە تایبەتی. هەروەک ئاگادارن ئەمڕۆ مانگرتنی سەراسەری زۆربەی کوردستان یەکپارچە مانیان گرت و دوکان و بازاڕەکانیان داخست و سەر لە دوانی مەڕۆژ هەموو لاوانی شۆڕشگەڕی شارەکان هاتنە سەرشەقام و خۆپیشاندان و ناڕزایەتی هەتا ئێستاکەی کە ئێمە ئاگادارین لە زۆربەی شارەکانی کوردستان خۆپیشاندان و ناڕزایەتی بەردەوامە. جگە لەمە ئەمڕۆ بەم مانگرتنەوە هەموو زانکۆکانی سەراسەری ئێران لە نێو زانکۆکاندا خۆپیشاندان و ناڕزایەتی خۆیان دەربڕی و بە دروشمی ژین ئازادی و مەرگ و نەمان بۆ دیکتاتۆر درێژیان بە خۆپیشاندان و ناڕزایەتەکانیان داوە هەتا ئێستا. لا چەند شارێکیش بەدەم ئەم مانگرتنەوە هاتن کە ئەم بانگەوازە لەلایەن لاوانی گەڕەکەکان و هەڵسوراوانی مەدەنیەوە درابووە بەدەم ئەم بانگەوازەوە دیتمان کە ئەمڕۆژ جارێکی تر کوردستان بە تەواوەتی مانگرتنی خۆی بەڕێوە بێت. ئاگادار بن کە ئەمڕۆ لە زۆربەی وڵاتان ئاکسیۆنی ناڕزایەتی بەڕێوە دەچێت و ئەم جۆری کە بەدەستمان گەیشتووە لە 30 وڵات ئاکسیۆنی ناڕزایەتی هەر ئێستا بەردەوامە. بەڵام بەداخۆمە ئەمڕۆ نەمانتوانی زووتر بەرنامەی ڕاستەوخۆ کە دەست پێ بکەین کە لەگەڵ ئەم هاوڕانی کە لە وڵاتەکاندان ڕاستەوخۆ ئێمەش ئاگادار بکەنەوە لێ. بەڵام هەر ئێستا ئێمە دوومیوانی ئازیزمان لەگەڵا هاوڕێ جەمال بزورگپور ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەوە هاوڕێ ئەسعەد ڕۆستەمی ئەویش لە وڵاتی دانمارک ڕاستەوخۆ لەگەڵماندا. هاوڕێ جەمال ئەم کاتت باش ئەگەر دەنگی منت هەیە. هاوڕێ جەمال ئەم کاتت باش زۆر سپاس بۆ شاربوونت. دەنگی تۆم هەیە کاک ئەمیر منی سڵام هەیە بۆیەوە بۆ بینەرانتان. هەروەها ئیجازەم بدە لێرەوە لە ماوەی ئەو چەند ڕۆژەدا ژمارەیەکی تر لە لاوانی شۆڕشگەر چ لە کوردستان و هەروەها چ لە ئێران بەدەست جەلادانی خوێنڕێژی کۆماری ئیسلامی گیانیان لەدەستە سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەیان بکەین و هێوامان بۆ چاکبوونەوەی بریندارەکان بێت و ئومیدوارین کە ئەم وەزعیەتە بەرەو ئاقارێک بڕوات کە دوژمنان نەتوانن فرسەت پەیداکەن و جوانانی ئێمە لاوانی ئێمە چ لە کوردستان و چ لە شارەکانی تری ئێران ئاوا بدەنە بەر دەسڕێژ و زۆر بێ بەزەیانە
گیانیان فدا بکەن و گیانیان لێ بستێنن. امیدوارم بە حرەکەتێکی جەماوەری کە دەیکەی بەکە لە ڕێگەدایە بربەست دروست بێ بۆی کە کۆماری ئیسلامی تر دەرەجە بەم نوع جینایەتانە نەدات. بەڵێ هاوڕێ جەمال ئەگەر ئیجازە بدەی دیارە لە وڵاتی دانمارک لە شاری کۆپنهاگ هاوڕێ ئەسعەد ئێستا لەسەر هێر لەگەڵمانە ئەگەر هاوڕێیان هاوڕێ ئەسعەد بێنە سەر هێر چون دیارە ئەکسیۆنەکە بەرەو تەوابوون دەڕوا هاوڕێ ئەسعەد ئەم کاتت باش ئێمەتەیە بەڵێ هاوڕێنم کاتتان باش هیوادارم کە ئێوەش دەنگی منتان هەبێت ئەگەر هەیە کە ئاگادارم کەن ئێوەمانەیە هاوڕێ ئەسعەد ئەگەر دەکرێت لە وەزعیەتی کۆپنهاگ لە وڵاتی دانمارک ئاگادارمان بکەی کە ئەم ئەکسیۆنەکەی بەڕێوەچووە و ڕێژەی بەشداربوونی چۆن بووە لەلایەن کێوە ئەم ئێستا بەشداریشیان کردووە. بەڵێ ئەم کاتتان باس سڵامەیە بۆ بینەرانی خۆشەویستی ئەم بەرنامەیە ئەمڕۆ 29 ئۆکتۆبر لەسەر داوای سەرجەم لایەنە سیاسیەکان و ئەو کمیتانەی کە بۆ پشتیوانی لە کۆمەڵانی خەڵکی ئێران تەشکیل بووە وەک ئەیبینن تەسویرەکانتان بۆ گۆزمە و بانگەوازێک کراوە بۆ ئەوەی کە لەسەر داوای بنەماڵەی قوربانیانی پەروازی ئۆکراین زنجیرەیەکی ئینسانی لە سەرجەم ناوەندی وڵاتە گەورەکانی دنیا کە پێم وایە زیاتر لە 30 وڵاتە بەشدار بن ئەوەی کە ئەیبینن مەساحەتێکی زۆر زۆرە شاید بێژن نزیک نیم سەعاتە بە نیم ڕێگە و دێم کە بتوانم بگەیمە ئەوەڵ سەفەکە و کنترۆڵ سەفەکە کەین کە بێژین بە بەشداربووان لەوە زیاتر نەڕۆنە پێشەوە کە بتوانین زنجیرەکە دروست بکەین و ئەوەی کە ئەیبینن تەسویرەکانیانێ پێم وایە شاید کیلۆمەترێک زنجیرە ئینسانی بۆ دروست بووە بە شعاری ژن گیان ئازادی بە هاوڕێ ئەسعەد دەنگت کەم بۆ ئێمە ئەگەر دەنگی ئێمەتەیە دەنگت بۆ لای ئێمە کەم بۆتەوە ئێستا چۆنە دەنگم ئەگەر دەکرێت مایکەکە نزیک بکەنەوە زۆر باشە هیوادارم دەنگ باش بێت ئێستا باشە بۆتەوە بەداخەوە دەنگەکەت ئەلان باش نییە کاک ئەسعەد ئەگەر چەند ثانیە فرسەتم پێ بیت فەرموو داوای لێبوردن دەکەین لە هاوڕێ جەمال بەهۆنەوەی ئاکسیۆنەکە بەرەو تەواوبوونا بە ئەمەم گزارشە لە هاوڕێ ئەسعەد وەرگرین دەینە خزمەت جەنابیش. زۆر خۆشە فەرموو هاوڕێمی هیوادارم ئێستا دەنگ باش بێت فەرموو کاک هاوڕێ ئەسعەد بەڵێ بباشن خەریک بوو سەگێکی شەمە جێرەوە ئەوەی کە ئەیبینن بە بەشداری ژمارەیەکی یەکجار زۆر یان ئێتوانم بڵێم کە زۆربەی هەرە زۆری ئێرانیانی دانیشتووی کوپنهاگ و دەوروبەر بەشداریان کردووە لەم خۆپیشاندانە و بە شعاری ژنجیان ئازادی زەن زندگی ئازادی و بە هەموو زمانەکانی تر ئەو دروشمانە ئەڵێنەوە ئەو دروشمانەی کە لە ناو کۆمەڵگا لە اعترازەکانە لە سەرجەم شارەکانی ئێران و کوردستانە ئەدرێت لەم خۆپیشاندانی شای بینین کە بەشدارن جوانانێکی یەکجار زۆرەوە یەکی گیانەماندوو نەبێت و هەوڵیان داوە کە ئەمڕۆ بەشدار بن لە دروستکردنی ئەو زنجیرە ئینسانیە کە قسەی لێکرا دیارە لایەنێکی تر بۆ کارشکێنی و بۆ دروستکردنی تەفرەقە لە نێوان خۆپیشاندانانە کە بە ئیسلاح دروشمەکانی گیان تەنانەت فەرقەگاویستیان کە مشکلە دروستکەن بەڵام تای موفق نەبوونەوە بە خۆشحاڵیە و خەڵک بە شێوەیەکی یەکپارچە هەر بەو دروشمانەی کە وتم لە ناو کۆمەڵگا و لە خۆپیشاندانەکانی سەر شەقام لە ئێران و شارەکانی ئێرانە ئەدرێت بەشداری ئەم خۆپیشاندانە ژنان بەشێکی بەرچاو لەم خۆپیشاندانیان تشکیل داوە و هەموویشیان بە ئەو شعارانەی کە بۆ پشتیوانیکردن لە ژنانی ئێران و خواستی ئەوان لە تەزاوراتەکانە دروشمەکان ئەوان ئەڵێنەوە و ئەگەر بێتان لە دروشمەکانیان بێت بۆ شێوە ئەڕواتە بەرەو ئەم خۆپیشاندانە وتم چەندین تەشەکل و هێزی سیاسی کاری زۆر جدی و پڕاوپڕیان بۆ کردووە کە بە خۆشحاڵی و هاوڕێیانی خۆمان
لەو کمیتەگەلا بەشدار بوون و لە ڕێکخستن و بەڕێوەبردننی ئەم خۆپیشاندانە دەوری بەرچاویان گێڕاوە. هاوڕێ ئەسعەد دیارە ئێمە لە ئەوڵی ئاکسیۆنەکانەوە کە هەتا ئێستا ئەگەر ئێمە ئەمانە لە بەرچاوگرین ڕۆژ لەگەڵ ڕۆژ خۆپیشاندان و ناڕەزاتیەکانی دەرەوەی وڵاتیش ڕێژیان زیاد دەبێت. دیارە کاریگەریەکانیشی ئەمە کە بەڕوونی دیارە ئەم خەڵستی ڕای گشتی سەبارەت بەم خۆپیشاندان و ناڕەزاتیانە تا ئێستا چۆن بووە دیارشدا وڵاتیانی خۆشیانی تایە. بەڵێ بێگومان بەشێک لە خەڵکی دانمارکیش بەشدارن لەم خۆپیشاندانانە و دیارە پێشتر ممکنە شناختێکی کەمتریان لەسەر جنبشی انقلابی لە ئێران و کوردستانە هەبووێ، بەڵام ئەمڕۆ ئیسەنە شعاری زنجیان ئازادی شعارێکی ئاشناوە، شعارێکی بإصلاح فرا وفر لا معنية بو أم ولاتانا ببخشن أو حاتم أمشي نك بما أم قسمتها النشان بما ما أبيكي جولية للناون دي شاري كوبنهاج أجر بيبينن دوري أم أوا بهذه إنسانية وهذه زنجيري تشكيل هو إما وكو أو كثاني كريم خبيشان بوين أو ما عندك قسمتك بشولي رابقين بۆ ئەوەی کە هەم ئەگەر قرار بێ ماشینی کە قرارە شعارەکان باتوانە خۆی بگەینێ بژیم دەم و دەستگای سەوت و ئەوانەمان و هەمیش بەرەبەرە خەڵکە زیاد بووە بە خۆپیشاندانەکەی ئێمە تەوەقوعمانە کرد لەم ئاستا خەڵک بەشداری نەکات بە هۆکارەوەی کە لایەنگەل تریش بانگوازیاندا بوو بۆ بەشداریکردن لەم خۆپیشاندانە، بەڵام بە خۆشحاڵیەوە بە پێچەوانە دەرهاتووە ژمارەیەکی یەکجار زۆر خەڵک بەشدارن و ئەوە زۆر جێ دڵخۆشیە. شتێتر کە ئەمەوێ ئاماژێ پێ بکەم بەڕاستی ڕادیکاڵبوونەوەی دروشمەکانی ئێرانیانی خارج کشوەریش توانیویە یانێ خۆی نیشان بدات لەم خۆپیشاندانانە. قبلە نەگەر کەسانێک هاتن لەژێر لەوای ناموس و مردمی هەنابادی و نازانم ئەم چەشنە شعارە دواکەوتوانەگەلا هەوڵیانەدا کە سەفی خۆپیشاندەران تێک بدەن و تەسیریان هەبێت لەسەر دروشمەکانیان، بەڵام وردە ئەیبینین ئەوە زۆر کەمڕەنەوە بووە و ئەوە جێگەی خۆشحاڵیە. بەڵێ زۆر سپاس هەوڕێ ئەسعەد بۆ ئەوەی کە راپۆرتی وڵاتی دانمارکت پێداین. ئێمە میانمان لەسەر هێڵ هەیە هاوڕێ جەمال گوگۆتۆر دەبێت ئێوە پەیوەندیەکەمان بپچڕین چین بلای هاوڕێ جەمال. سپاس بۆ ئەوەی کە راپۆرتی پێداین. سپاس زۆر سپاس بۆش منی سڵاو ڕێزمێ بۆ هاوڕێ جەماڵەوە، هیوادارم کە بەرنامەیەکی باشتان بێ و کاتێکی شاد بۆ ئێوە سەرکەوتن بۆ خەڵکی شۆڕش بێت. زۆر سپاس بۆ ئێوەش. هاوڕێ جەماڵ داوای لێبوردن دەکەم بابینە سەرەتا لێرە و دەست پێ بکەین. ئاگادارن کە زیاتر یعنی بڵین کەمتر لە 2 مانگ لە خۆپیشاندان و ناڕزاتی و مانگرتنەکانی ئێران تێپەڕ دەبێت. دۆخی حکوومەت ئێستا چۆنە بینن، چۆنی هەڵدەسەنگێنن؟ ئەگەر بتانێ هەڵسەنگانێکی کورتان بێت لەسەر ئەمە تاتوایی دەچینە سەر پرسیارەکانی تریش. دۆخی حکوومەت زۆر بەستگی هەیە بە وەزعیەتی شەقام. ئێمە ڕۆژ بە ڕۆژ کە هەنگاو دەنین شەقام قودرەتی زۆرتر هێزی زۆرتر پەیدا دەکات. ئەمانە معنای ئەوەیە کە هەرچی شەقام و بە عیبارەتێک شۆڕشی جەماوەری دژی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەهێزتر بێت، کۆماری ئیسلامی زۆرتر دەکەوێتە پەلەقاژەکردن بۆ ئەوەی کە ئەم شۆڕشە بەرپەرش بداتەوە و بتوانێت دەسەڵاتی خۆی درێژە پێ بدەن. ئەوەی کە تا ئێستا کردوێتی بریتیە لە سەرکوت و ئەوەی کە لە توانایدا بووە بەڕاستی کردوێتی ئەوە کە لەوەڵشەوە دەسم پێکرد بەداخەوە ژمارەیەکی زۆر گیان لەدەستداوە بریندار بوو، تەنانەت بریندارەکان وایە ناتوانم بچینە بیمارستانەکان،
ژمارەیەکی زۆر گیراون لە ئەشکەنجەکانی کۆماری ئیسلامیدا دەست بەسەر کراون و خەریک ئەزیەت و ئازار دەبین. کۆماری ئیسلامی بۆ بەرپرسدانەوەی ئەم شۆڕش و ڕاپەڕینە کە بەربینی پێگرتووە ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر دەبێتەوە. پەنای هەوا باسم کرد سەرکوتە. بێجگەلەوە کۆماری ئیسلامی تەلاش دەکات لە قەدیمیشەوە ئێستاش بە جۆرێک ئەم تەفرەقە و جیاوازی بخاتە ناو ئەم بزوتنەوەیە کە یەکێک لە تایبەتمەندیەکانی بریتی لە ئەو پێکەوە بوون و لێک ئاڵابوون و پێکەوە شعار و دروشدانەوەیە. جمهوری ئیسلامی ئەمەشی تەلاش دەکات کە ئەم کارانە بکات. نازانم لە پرسیارەکانی تۆدا هەیە، بەڵام لە دوجاترە ئەو کارانە کە دەیکات بۆ ئەوەی کە ئەم تەفرەقە و جیاوازیە بخات و ئەم بەهێزبوونی بزوتنەوەیە بەربەرەکانی لەگەڵ کات دەوانە دەتوانین زۆرتر قسە لەسەر بکەین. بەڵام قسەکەم ئەوەیە ئەگەر کورتی بکەمەوە قسەکەم ئەوەیە کە وەزعی حکوومەت ئێستا ڕۆژ بە ڕۆژ لە کزی و لاوازیدایە. یانەوە قسەکەی بۆ من بۆ معنایە نییە کە هێشتا ناتوانێت ئیتر دەسەڵاتی خۆی ڕابگرێت. دیارە هێزی زۆرە، ئیمکاناتی زۆرە و هەروەها بەعزە فاکتۆری تر هەیە کە دوای ممکنە قسەی لەسەر بکەین. ئەوانە هەموو دەست ئەدەنە دەستی یەک ئەم ڕژیمە هێشتا ئیدامەی دەسەڵاتی هەیە. بەڵام بە تۆری واقعی دەبێ بزانین کە ڕۆژ بە ڕۆژ تەعادولی هاوسەنگی هێز و تەعادولی هێز لە نێوان جمهوری ئیسلامی و خەڵکدا دەگۆڕێت و ئێستا بە بڕوای من ئەم تەعادولە بە نەفعی بزوتنەوەی شۆڕشگێرانە لە کوردستان لە ئێران و هەروەها بە نەفعی شەقام گۆڕاوە و ئێستا ئەمانن مەیدانداری ئەسلی ئەم بربەرەکانی. زۆر باشە کاک جەماڵ، خۆتان ئاماژەتان پێدا دیارە هاوسەنگی هێز گۆڕدراوە. ئێمە لەو ماوەیەدا دیتومانە خەڵک پاشەکشەی زۆری بەسەر حکوومەتدا سەپاندووە، بە تایبەت ژنان لە شوێنە گشتیەکان لە زانکۆ لە قوتابخانەکان وازیان لە پەردەی ئیسلامی هێناوە. ئێمە بە ڕوونی دەبین دەستکەوتەکانی خەباتەکانی بڵین زیاتر لە 6 هەفتە بۆ کۆمەڵانی خەڵک چۆن هەڵدەسەنگێن. ئەوە مهمترین قەزیە ئەوەیە کە نوعێک هەمبەستگی و کۆدەنگی لە سەراسەری ئێران و هەروەها لە کوردستانیش دەبینی. وتم ئەو تەفرەقە و جیاوازیە کە کۆماری ئیسلامی دەویست تەلاش بکات بیخاتە ناو بزوتنەوەیە دیمانەوە پوچەڵ کراوە. تەلاشی کۆماری ئیسلامی بۆ ئەوەی کە تەبدیلی کا بە شەڕ لە بینی خۆی و بە قۆڵی خۆی تەزیە تەڵەبەکان لە کوردستانەوە دەستی پێکرد، شکستی هێنا، چوو بۆ زاهێدان، شکستی هێنا و ئێستا ئیقداماتی تری لە دەستودایە، ئەجوملە زیندانی ئەوینی دروست کرد و ئەخیرەنیش لە شیرازە ئەو کارە جینایەتکارانیان سازماندە. مەبەستمە بڵم کە ئەمە هەمووی ئەو پەلەقاژانن کە کۆماری ئیسلامی دەکات لە مقابلە خەڵک هەموو ئەو حرەکەتانیان تا ئێستا پوچەڵ کردووەتەوە، هاوبەستگی و هاودەنگی و کۆدەنگی خۆیان ڕاگرتووە، شعارەکانیان ڕۆژ بە ڕۆژ ڕۆشنتر و شەفافتر دەبێت و تەنانەت تەعەڕۆزی تر دەبێتەوە. ئەو ویست و داخوازیانە کە وەکو هاتۆتە ئاراوە مەترەح بووە وردە خەریکن دوو فاکتۆر تەحمیلی دەکەن. هەرەوەی کە تۆ باست کرد مەسەلەی حیجاب. ئێستا ئیتر مەسەلەی حیجاب بربەرەکانی لەگەڵ دەکرێت، فەورەنیش ئیجرا دەکرێت. یا مەسەلەن ئەو تەفکیکی جنسیەتیە کە مەسەلەن جمهوری ئیسلامی ساڵهایە تەلاشی کردو. مەبەستمە بڵم کە ئەو ئیقداماتە ئەو ویست و داخوازیانە کە خەڵک بە نسبەتی ئەوەندەی کە لە شەقام دەچنە پێشەوە بەهێز دەکرێن، ویست و داخوازەکانیان چ دەکەن؟ وردە ئەمەلی دەکەن و دوو فاکتۆ تەحمیلی دەکەن بە کۆماری ئیسلامی. بە بڕوای من موقعیەتێکە بەدەستیان هێناوە کە دەتوانێت بە ئێمە بڵێت هاوسەنگی هێز گۆڕاوە. ئەم موقعیەتە هەراستنەکەی مهمە بۆ پێشڕەویەکانی داهاتوو. کاک جەماڵ باسی سیستان بەلوچستانت کرد، با یەک پرسیارێک لەو بابەتەوە بکەین، هەم کوردستان هەم سیستان بەلوچستان. لەم ڕۆژانەدا سەعید جەلیلی یەکێک لە
ڕێبەرانی کۆماری ئیسلامی ڕایگەیان بوو لە تاران هێزی نەرمیان بەکارهێناوە و یەک ناڕازیش نەکوژراوە، ئەمە بە ئیدعای خۆی. دەسەڵاتی نەرم لە ناوچەکانی ناوەڕاست و دەسەڵاتی ڕەق ئەو جۆرەی کە خۆتێتی لە کوردستان و ناوچەکانی کەمینە نەتەوەیەکان. بۆچی لە کوردستان و سیستان و بلوچستان و هێندێک ناوچەی دوور لە ناوەن ژمارەی قوربانیان زۆر زیاترە؟ ئەم سیاسەتەی تند و تیژی ڕوود لە کوردستان و پەنابردن بۆ چەقۆ لە ناوچەکانی تر چیمان پێ دەڵێت؟ ئەوڵین تەلاشی ئەو کەسە کە ئەو قسە دەکات یا کولەن دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئەو قسانە دەکەن بۆ تەفرەقەیە تەفرەقەیەکە کە لە مێژە ویستویانە لە تولی ئەو چل و چەند ساڵەدا و حتا پێشتریش لە دەورانی پهلەویشدا بە شێوەگەرێکی جۆر بە جۆر ویستویانە ئەو تەفرەق و جیاوازیە بخەن و ئەم تەفرەق و جیاوازیە بکەنە ئامرازێک بۆ ئەوەی کە سەرکوتگەری زۆرتری پێ بکەن. ئەوەی کە جەنابیان دەفەرمێت نیشان ئەوەیە و بەم بۆنەوە دەیهەوێت سەرکوتگەریەکانی خۆی لە شوێنە وەکو بەلوچستان و هەروە کوردستان پەرە پێ بدات و لەو سەرکوتگەریە کە دەیکات ئیستفادە بکات خۆی بەهێز کات بزوتنەوەی سەراسەری پاشەکشێ پێ بدات. یعنی مەسئلەکە تەنیا ئێستا لە حاڵ حاضر ڕاستە ئەو هەمیشە دژایەتی بووە لەگەڵ کەمینەکان لە ئێراندا، کەمینەی ملی، کەمینەی مەذهبی و هەموو چین و توێژن. بەڵام ئێستا ئەو نوع قسانە بۆ تەفرەقەیە بە تاقخستنەوەیە بۆ ئەوەی کە سەرکوتگەریەکەی بباتە پێشەوە و ئەو سەرکوتگەری استفادەیە بۆ داهات. ئەوانەشی کرد لە بەلوچستان کردی، لە کوردستانیش کردی، لە کوردستانیش پەلاماری هێنا بۆ سەر هێزە کوردیەکان، ژمارەیەکی زۆر خەڵکی ئەوە کرد، ژمارەیەکی زۆر خەڵکی گرت، برینداری کرد، بەرتەقەیدان و شەهیدی کردن و هەمووی ئەمانە بە ئێمە دەڵێ تەلاشی کۆماری ئیسلامیە بۆ ئەوەی کە وەسیلەیەک و ئامرازێک پەیداکە بتوانێت تەفرەقەی کە دروستی دەکات بزوتنەوەی سەراسەری تووشی پاشەکشێ پێ بکەن کە خۆشبەختانەوە باسم کرد بزوتنەوەی سەراسەری و بە تایبەت لە کوردستان و هەروەها لە بەلوچستانوانە نەچوون بەدەم ئەم کایەی جمهوری ئیسلامی و ئەم تەفرەقە ئەندازی جمهوری ئیسلامی ئەوە هە لە بزوتنەوەی سەراسەریشدا نەچوون بەدەمیەوە. بۆیە لە شوێنێک وەکو ئازەربایجان قسە لە کوردستان دەکرێت، لە تاران قسە لە کوردستان دەکرێت، لە هەموو شوێنە قسە لە بەلوچستان دەکرێت، لە کوردستان و لە کوردستان قسە لە بەلوچستان. ئەو هاوبەشتێکیە ئێستا ڕاگیراوە، ئەمە زەمانەت دەدات و کۆمەک دەکات بۆی کە هەنگاوەکانی دوایش هەڵبگیرێت. کاک جەماڵ باسی حاودڵی و یەکگرتووی کۆمەڵانی خەڵکی ئێرانت کرد. دیارە کۆماری ئیسلامی بۆ هەر بەمبوونەوە ترس و خۆفی لێ نیشتووەوە دەست بۆ هەموو پیلانگێڕیەک دەبات. جگەل لە سەرکوت ئامرازگەلێکی کەشی بەدەستەوە ئێمە لەم ڕۆژانەی دواییدا دیتمان لە ڕۆژی چلەی ژینای جوانە مەرگدا لە شاچراغی شیراز کەسێک دەچێتە ناو شاچراغەوە بە ئاشکرات لە خەڵک دەکات بەداخەوە لەوێت چەند کەسێک گیانیان لەدەستدەن و مترۆپۆل باقیەکەی دەڕۆخێت یان ئەو جۆری کە دەنگۆ هەبوو لە مزگەوتی جامعی ئیسنا دیار بوو تەقەمەنیشتەدانرا بوو کە ئاشکرا بوو دەستیان. پرسیاری من لێرەدایە کۆماری ئیسلامی خەریکی پیلانگێڕیەکی کەیە، ئەم پیلانگێڕیانە دەبێت چۆن پوشەڵ بکرێتەوە؟ ئەوە بە جۆرێک لە قسەکانی پێشوشمانە بوو کۆماری ئیسلامی جگە لە سەرکوتگەری تەلاش دەکات کە بە ئەنوا و ئەقسام تەوتەئەگەری ئەو بزوتنەوە سەراسەریە تووشی پاشەکشە بکات، زەمان بۆ خۆی بکڕێت و دڵسەردی ناومیدی لە نێو خەڵکا دروستکات و تەلاشکات تەفرقە دروستکات و تەلاش دەکات مەلزوماتی سەرکوتگەری بۆ فراهەم بکات. تمشا بکەن ئەوەی کە لە شیراز ڕوویدا دیارە بۆ خۆیان دەڵێن داعش کوتوێتی تاییدی کردووە و مەسئولیەتەکەی بۆ عهدە گرتووە بۆ خۆشیان لە دەمو دەستگای تەبلیغاتی خۆیانە لە سەدا و سیماهەوە لە ڕۆژنامەکانە زۆر بە وەسیعی باسی دەکەن، خەڵکیان هێناوەتە سەر شقام بۆ مەحکومکردنی و جینایەتە کە بە تۆر واقعی جێگەی مەحکومکردنە و هەموو کەس لە زمانی سەدا و سیما و مەسئولینیەوە قسە لەسەر ئینتقام دەکەن کە دەبێت مجازاتی سەخت بکرێت.
خب لە خودی ئەوەی کە ئەمە داعش بۆ پرسیاری زۆر جددی هەیە بە کارنامەی کە کۆماری ئیسلامی هەیەی مەزمونی کەسێک کە شکی لەسەر دەچێت لە دەرەجێ ئەوڵا خودی کۆماری ئیسلامی باشە و ئەم لەم ڕێگەوە تەلاش دەکات خەڵک لە ئینقلاب بترسێنێت کە ئەوە تا داعش وردەوردە دەستی پێدا کردو و ئەگەر بێت و وەزێدەکە ئەوە ئیدامە پێداکە ئەوە داعش سەر هەڵدێنێت خەڵک لە ئینقلاب بترسێنە کارێکە هەمیشە کردوێتی و هەمیشە یەکێک لە بەرگە بەرەندەکانی ئەوە بووە کە ئێران باوەکو سووریەی لێ نێت مەبەستمە ئەوە بڵم کە ئەم کارەی کۆماری ئیسلامی چه ئەوەی کە لە شیراز سازمانیدا چه ئەوەی کە لە ئابادان ڕوویدا چه ئەوەی کە لە تۆ باست کرد لە سنا قرابوو جێبەجێ بکەن و یا چی ئێقداماتی تووت ئاهایەکی تر کە لە جەریاندایە هەموویان بۆ ئەوەیە کە خەڵک لە ئینقلاب بترسێنێت نیگەرانی بکە و خەڵک ئەو جەهەتە کە ئەم شۆڕشە گرتوویەتی بڕوات بەرەو ئەوەی کە جەماوەری بێتەوە و هەرچی زۆرتر جەماوەری خەڵک لە هاودڵی بێنە هاوگامی و تێبچن و پێ پێوەستبن کۆماری ئیسلامی لە نیگەرانی لەوە دەبێت بە جۆرێک جگە لە سەر کوتگەرێکی بێوڕەکە خەڵک بترسێت ئەم کارانە بۆ ترساندنی خەڵک بۆیە ئەمنیەت ئەو پاراستویەتی و ئەگەر ئێستا ئەو نەمێنە وڵات ئەوە بێدەنگ تووشی نائەمنی دەبێت ئەمە پەیامێکە کە دەوێت بەنابەرین بە گەورەکردنەوەیان تەلاش دەکات ڕێگەی سەرکوتگەری بۆ فراهم بکات بۆ ئەو مەسەلەیە و نوعێک مەشروعیت بدا بە سەرکوتگەریەکەی خۆ بەنابەرین بە بڕوای من ئەمەش بە ئاشکرا ڕۆشنە خەڵکی وشیاری ئێران بە کارنامەی 43 ساڵی حکوومەتی کۆماری ئیسلامی هەموو دەستیان خوێندێتەوە و دەزانن هەموو ئەم نوع کارانە لە پێنا و پاراستی دەسەڵاتێتی تەوتە ئەگەریهایە کە دەکات لە پاراستنی بەرگرتن بە ئینقلاب و شۆڕشێکە کە بەربینی پێگرتووە بۆیە بە بڕوای من ئەم نوع پیلانانە کە لە داهاتووشدا دەبێت چاوەڕێ بکەین دەچێتە خانەی تەوتە ئەگەریەکانی کۆماری ئیسلامی دژی شۆڕش و ڕاپەڕین لە هەموو شوێنە و لە سەراسەری ئێران کە بیەوێ دابمەرکێنێتەوە بەڵێ کاک جەمال هەر ئێستا بینەرێکمان پامێکی نردووە سلاوی کردووە و مادوونەبینیش وا سلاوی لە بەڕێزیشتان کردووە پرسیارێکی نردووە تێدیت کە ئەگەر دەکرێت هاوڕێ جەمال ئەم پرسیارە وڵام داتەوە نووسێتی ئۆپۆزیسیۆنی ڕاستڕەو خەریکە هێڵێک بۆ خەڵکی کوردستان دەکێشێت و بانکشتی لایەنەکان و خەڵکی کوردستان دەکات بۆ کەمکردنەوەی داواکاریەکانیان و لە هێندێک حاڵەتدا هەڕەشیان لێ دەکات حیزبەکانی کوردستان و بە تایبەتی هێزە چەپ و پێشکەوتوازەکان لە بەردەم ئەم ئۆپۆزیسیۆنە نادیموکراسیە چه ئەرکێکیان هەیە بەڵێ زۆر سپاس بۆ ئەو بینەرە منی سڵام هەیە لە خزمەتیدا دەمەوێت ئەوە بڵم کە پێ بە پێ ئەوەی کە شەقام دەچێتە پێشەوە ئەم شۆڕشە بە هێز دەبێت هێز دەگرێت و خەریکە فەزای سیاسی دەگرێتە دەستەوە خەریکە قوڵ دەبێتەوە ئێمە شاهێدی جموجۆڵی زۆر هەیە شاهێدی ئەوە هەین کە وڵاتانی غەربی بە جۆرە خەریکن مەزەمەزەی دەکەن و دەیچێژن بزانن چ بکەن چ نەکەن ئۆپۆزیسیۆنی جۆر بە جۆر خەریکە وردەوردە لەو پێستەی خۆی دێتە لە ڕواڵەتی واقعی خۆی خەریکە وردەوردە دەردەخات کە چی لە چەندەدایە و چی دەوێت بکات و چ بەرنامێکی هەیە بۆم شۆڕشە و بیاوێت خۆی پێتەحمیل بکات ویا ئەمانە ڕووداوێکی زۆر زۆر تەبیعی لە هەر بزوتنەوەیکدا هەین ئەوەی کە جەریاناتی ڕاست دەستیان پێکردووە بە بڕوای من ئاشکرا و ڕۆشنە ئەوان تەلاش دەکەن کە مەقبولیەتی خۆیان لەو شعارە ئێستا لەگەڵی هەمڕاهی دەکەن لەو بزوتنەوەیان نیشان بدەن و سعی دەکەن بە ئیمکاناتێکی وەسیعی تەبلیغیکایانە بە پوڵ و پارێکی وەسەی ئیمکاناتی وەسیعکایانە سعی دەکەن بە جۆرێک لە جۆرەکان ئەمە بەرەو ئەو جەهەتە بەرن کە بۆ خۆیان نوعی شعارەکانی و جۆرێک بەدیل دروستکەن بۆ خۆیان من بەشبال خۆم نازانم کاک ئەمێ تۆ چەنە لەگەڵ من موافق بیت یان
ئەو پەیامەی کە کوڕیشا بڵاوی کردەوە دوایەوە داوای تشکیلی دەوڵەتی ئەوەی کرد و بازێ ئەقداماتێکی کرد دیارە بۆ خۆی دانا وەکو ڕابەری ئەو بزوتنەوەیان زاهر بێت بۆ خۆی و جەریانی خۆی دایناوە ئەوە بکات و بۆ خۆی و جەریانەکەی خۆی قسەکانی ئەو منتقی و معقوڵە متوجەی دەڵمتی بەنابراین ئەوە دەکات کە کەسێک لەو سەتحەدا دەبێ بیکات بەڵام لە عینی حاڵیشا تەلاش دەکەن کە ئەمەنەوەی قودرەت نمایی بکەن بە وڵاتانی غەربی ئەگەر هێشتا دەستیان لە کۆماری ئیسلامی هەڵنەگرتووە بە وڵاتانی غەربی بڵێن ئەوە تا ئێمە هەین بۆیە دوای ئەوە تەزاهوراتی 100,000 نەفەری لە برلین و لە واشنگتن و لە نیویۆرک سازمان نەدرێت من مەبەستم ئەوە نییە بڵێمەوانێک لەو تەزاهوراتە بەشداریان کرد سەر بە کوڕیشان قەتعەن وانە قسەم لەسەر سازماندانیەتی قسەم لەسەر جەهەتێکە کە هەیەی وەلا بەشی هەرە زۆری ئەوانە مخالفی سەڵتەنەت و هەروە کە عەرزم کردی بیل لە داهاتووی ئەو بزوتنەوەی و بە سەلامەت بە ئەنجام گەیاندنی و بیل لە واقعیەتی ئەو بزوتنەوەی ژیان ئازادی دەکەنەوە بەڵام وەختارێکیان دەی لە دوورەوە چاوی لێ دەکەی تحولاتی نێو کۆمەلگا و حرەکەتی ئۆپۆزیسیۆن دەخوێنیتەوە ناتوانێ ئەمە بێڕەبط بە یەکتر ببینیتەوە من ئێستا قسەم محکومکردنی ئەو تەزاوراتە نییە وایە شرکت نەکردن لەو تەزاوراتەدا نییە بەڵام دەبێ بزانین کە چێ وە چۆن ئیسفادێ لێ دەکرێت لەم بارەوە بە بڕوای من ئەوە ڕاستە جریاناتی پرۆ خەرب و جریاناتی ڕاست و دەست بەکار بوون پێ بە پێوە شەقامەچێتە پێش و بە تایبەت ئەوەندەی کە شەقامەچێتە پێشەوە بزوتنەوە بەهێز دەبێ خۆی دەگرێت هەنگاو بە هەنگاوەچێتە پێشەوە تەنانەت وڵاتانی غەربیش خەریکە وردە لە دوودڵی دێنە دەرەوە شاید دوای قسەی لەسەر بکەین کە ئەگەر هاتینە سەر وڵاتانی دەرەوە ئاگادارن کە دەوڵەتی چین باسی سەڵتەنەت خوازەکانت کرد کاک جەمال تەلەڤیزیۆنێکی دەوڵەتی چین کە لەلایەن پارتی دەسەڵاتدار و سەرکردایەتی ئەو وڵاتەوە بەڕێوە دەچێت چاوپێکەوتنی لەگەڵ ڕەزا پەهلەوی بووە باڵوێزخانەی ئێرانیش کاردانەوەی توندی دەربڕیەوە ئەم چاوپێکەوتنەی بە زیانبەخش بۆ پەیوەندیەکانی نێوان ئەو دوو وڵاتەی زانیوە واتای سیاسی ئەم چاوپێکەوتنە چییە کاک جەمال وایە ڕاستەکەی شاید زۆر ئاسان نەبێت بە دەقیقی باسی ئەو مەسئلە بکرێت چونکە لە پشتی پەردە زۆر ئیتفاقات دێتە پێشەوە زۆر معادلات لە گۆڕێدایە ئێمە ئاگامان لێ نییە بۆیە بە قەتعیەتەوە نابێ یا من ناتوانم حەتیقل بە قەتعیەتەوە باسی ئەوە بکەم بەڵام ئەوەندەی کە زاهرەن دیارە وڵاتانی جۆر بە جۆریش نایەنەوێت لەسەر ئەسبی بازەندەش شەرتبەندی بکەن بالاخره ئەوان دەزانن کۆماری ئیسلامی ئێستا نەبێ هەفتەیەتر هەفتەی نەبێ مانگێتر نەبێ ساڵێتر وەیە عمری تەواو بووە تاریخەن تەواو بووە ئیتر حکوومەتی دینی جگە لە جینایەت و سەرکوتگەریەکەی کۆماری ئیسلامی بەڵام حکوومەتی دینی تازە ئیتر جوابدارەوەی نیازی ئەمڕۆی تەنانەت سەرمایەداریش نییە و تەزادی هەیە لە بیرمان بێ ساڵی 57یش کۆماری ئیسلامی تەنیا بەو دەلیلە دەیتوانی بێتە سەرکار نەمەطلوبی بۆژوازی بوو بەڵام بەو دەلیلەی کە دەیتوانیت ئەم بحرانە لەسەر تێپەڕێنێ دۆزێکی زۆر دژی کۆمونیزمی دژی چەپ و ئازادی خوازی بوو و لە عین حاڵا کەمەربەندێکی بە دەوری ئەو کاتەی شۆڕەویدا ڕزایەتیاندا بێتە سەرکار و لە تولی ئەو 43 ساڵەدا ناتەبا بووە تەنانە لە دینی لەگەڵ دنیای دەرەوە و ئێستاش ئەم حکوومەتە ئەم بزوتنەوەیە بە ئاشکراتر لە ئیدامی بزوتنەوەکانی پێشووترا نیشانی داکە خەریکە ئیتر عمری ئەم ڕژیمە لە تەوابووندایە کەوا بۆ ئەقداماتانە کە وڵاتانی دەوروبەر دەیبینین سیاست بۆ ئەوانیش بەرژەوەندە لە بەرژەوەندی خۆیانە دەبینن دەرنەتیجە زۆر هین ناکەن زۆر هەموو بە قۆڵی هەلکەکانیان لە سەبەتێکدانان ڕاستە ئێزەشار حمایە لە کۆماری ئیسلامی دەکەن و پشتی دەگرن و ئەوانە بەڵام لە عین حاڵە فکری داهاتوش دەکەن ئەوە ئەو وەیە ممکن ئەقداماتی تریش بوو بێت بۆ ئەوەی کە نیشانەی قودرەتی بەرەیە بێت ممکنە لە بنەوە دەسیسەیەک بێ بۆ ئەوەی کە نمایشێک بدەن بۆ مەسئلەیە
بەرحاڵ قسەکەم ئەوەیە کە هەموو ئەم ئەقداماتانە لەلایەن وڵاتانی غەربیەوە ئەومان پێ دەڵێکە وردە و دەخەریکن بەرەو ئەوە دەڕۆن کە ئیتر دەست لە مماشات هەڵبگرن. ئێستا بازی ئەقداماتێکیان دەست پێ کردو دووربوونەوە لە کۆماری ئیسلامی مەسئلەی بەرجام هێشتا معلوم نیە سەرنوشتی بەچی دێت زۆر ئەوە مەسلەی ئۆکراینیان لێ خەریکە لێ عمدە دەبێتەوە دەخالەتی لە شەڕی ئۆکرایندا و زۆر فاکتۆری تر هەن کە بنیشان ئەدات بچوونەوەی پێشی بزوتنەوەی شۆڕەشگیرانە لە ئێران قایمبوون و محکەمبوونی لەسەر پێخۆ دەستانی جەماوەری بوونی تر ئەوانیش متوەجە بوون کە ئێستا ئیتر ناتوانن نابێ ئەوە هەموو هێلکەکان لە سەبەر لەسەر ئەسپی بە کۆڵێک بازەندە شەربەندی بکەن لە فکریەوەدا هەن بزانن چۆن دەتوانن بەرژەوەندەکانی خۆیان بپارێزن ویا ئیتر دەبێ چاوەڕێ ئەو مەسئلەیە دەکەن. بەڵێ کاک جەماڵ پرسیارێکی ترشمان بووە تۆ بینەرێک نادوێتی بەڵام نینویستیوەکە لە چۆ ئەم ئەمە هاتووە خۆشی معرفی نەکردووە نووسێتی ئەگەر سەرکوت و خنکانی ڕژیمی ئیسلامی وڵام دەرەوە نەبێت و حکوومەت توانای شکستی کۆمەڵانی خەڵکی نەبێت بژاردە ئەوەی کە ڕەفۆرخوازانی حکوومەت بهێنرێتە سەرمێزی خامنەی و دەستەی دەسەڵاتدا ئایا پیلانێکی لەم شێوەیە دەتوانێت لە فریودانی خەڵکدا کاریگەر بێت؟ زۆر سەختە زۆر سەختە بەڵام غەیرە ممکن نییە کە کۆماری ئیسلامی دەست بەکاری وابدات توتم شاکە بە بڕوای من سێ بژاردە لە پێشە ئەگەر دقیق بێت ممکنە شتی تریش ببێت بەڵام یەکەمیانەوەی کە کۆماری ئیسلامی ئابەم سەرکوتگەریە وحشیانەیە کە لە ئاستی ئێران دەستی پێکردووە هەر ئیدامە بدات و بە هیوا بەدەما بۆچوونێکە کە لە ساڵان بەدوای 96 و بە تایبەت لە 1970 ئیجرایان کرد بۆیان توانیان ماوەی شۆڕشەکەدا بمەرکێنن ئێستاش لەسەر ئەو تێزن یان لەسەر ئەو بۆچوونەن کە بەم شێوەیە بتوانن دەسەڵاتی خۆیان پارێزن بەڵام شۆڕشی ژینە نیشانیدا کە ڕاستە لە ئابان تەقزیە کرد لە ئابانی 1970 و دەیمانگی 1996 لێەوە هاتووە ڕیشەکەی لەوێ بەڵام تەفاوتیشی هەیە تەفاوتی بەرچاویشی هەیە بێجگەلەوە کارزم کردی ئەم بزوتنەوەیە ئەوە نزیک بە مانگێک و چەند ڕۆژێکە سەری خەوتنی نییە ڕۆژ بە ڕۆژ پەرە دەسێنێت ابتکاراتی تازە دەخۆڵکێنێت ڕۆژ بە ڕۆژ جەماوەری تر دەبێتەوە ڕۆژ بە ڕۆژ ڕێگا ئەدۆزێتەوە بۆ ئەوەی کە ڕێکخراوتر بێت ڕۆژ بە ڕۆژ هەماهەنگتر کار دەکات هەمبەستگی زۆرترە تۆ تمشاکە حرەکەتێکی جیهانی من لەبیرم نایە یا لەم خوێندێتەوە ئاوا حرەکەتێکی جیهانی بۆ پشتیوانی لەم مەسئلەیە شکلی گرتە بێت کاک ئەمیر ئێستا لە تەواوی دنیا ئێران بزوتنەوەی ئێران ژینا مەحسا بووەتە شتێکی زۆر جیهانی هەموو کەسێ دەیزانێ ماجراچی بۆ پشتیوانی لێ دەکەن جا مەبەستم چ بوو مەبەستم ئەوەیە کە ئەم تەغییراتە هەیە بەنابەرین کۆماری ئیسلامی لەوانەیە بیر لەوە بکاتەوە کە بەنابەرین دەبێ ئەگەر ئەو سیاسەتەی کە لە دەیمانگی 96 و ئابانە 98 گرتی و ئێستا ناتوانێت بیباتە پێشەوە لە فکرەوەدا دەبێت کە لە ئیمکاناتی تر ئیستفادە بکەن ئیمکاناتەکانی تیژ ئەوەی کە بەردەستە ئیسلاح تەڵەبەکانن ئیسلاح تەڵەبەکان کە ئەوانیش کۆماری ئیسلامی پاراستنی کۆماری ئیسلامی دەسەڵاتی کۆماری ئیسلامی درێژەی کۆماری ئیسلامی مەبەستی سەرچیانە بەڵام ممکنە هێندە لە ڕەوش ڕفتارە تەفاوتیان ببێت تۆ تمشاکە هەر لەم ڕۆژانەدا خاتەمی کە مەمنوع التەسویر بوو مەمنوع الوتوبێژ بوو تەنانەت مەمنوع بوو ناوی نایبرن ئێستا لە ڕۆژنامەکانی ئێرانە سەری هەڵدەناوە مساحبەی لەگەڵ دەکەن پەیام دەدات و ئەمە چییە ینی ئەوە کە کوتم لە ماجرای پرۆڕاستا جریاناتی ڕاستا دەبێت بیخوێنینەوە ماجرا چییە ئێستاش دەبێت بزانین ماجرا چییە من دەنگۆیکیشم بیستووە بۆە کۆبوونەوەیان کردووە لەسەرەوەی کە سەرانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی کە ڕێگە بکەنەوە وردە جریانتی ئیسلاح تەڵەب بێنە ناو بەعیدیش نییە ئەوان بتوانن ئەو کارەکەن هەواکە لە شەڕی ئێران وەلاقە دوای هەموو سەرسەختیە جامی زەهریان خوارد هەواکە لە بەرجامدا ئەو هەمووە سەرسەختیان کرد نەرمشی قەهرەمانانەیان نیشاندا زۆر بەعید نییە ئەم شقام ئاوا بچێتە پێشەوە
مبارزاتی خەڵک ئاوا بچێتە پێشەوە زۆر بەعید نییە کە تەلاش بکەن کارێکی ئاوا دەست پێ بکەن و ئیسلاح تەڵەبەکان وردە وردە بێنەمین و مەدان و بتوانن کۆنتترۆلی ئاعتراضاتی پێ بکەن بەڵام بە بڕوای من ئاسانی بە دلیلی ئەوەی کە خەڵک لە شەقام تەنیا شعار نییە خەڵک لە شەقام لە ئیسلاحاتیش ڕەد بووە بۆیان دەرکەوتووە لە ئەسڵدا خەڵک لە ئەوڵەوە بەڵیان گوت پێیان لە انتخاباتەکانە کە بۆ خاتەمی کرا دوایی بۆ موسەوی کرا دوایی بۆ ڕۆحانی کرا خەڵک چوونە پایەوەی کە تەغییرێک لە ڕژیمدا بۆ وجود بێنن بەڵام دیمان لە ساڵی 96 بۆلاوە ئیتر متوجه بوون بە ئان متوجه بوون جمهوری ئیسلامی تەغییر هەڵناگرێت ئیمکانی تەغییری نییە تەنیا ڕێگا تەغییری ئەم ڕژیمە ینی گۆڕینی ئەم ڕژیمە ینی کۆتایهێنان بە دەسەڵاتی ئەم ڕژیمە و هاتنە سەرکاری دەسەڵاتێک کە ژیان و گوزەران و داهاتووی خەڵک ڕفاه و ئازادی و خۆشببختی تێدا ببێ بە قانون ئەمەیە مەسئلەکە بە بڕوای من ئاسانیە ئەگەرچی هەوڵەدەن بۆ ئەو مەسئلە زۆر باشە کاک جەماڵ هێزە چەک و سوسیالیستەکان پەرش و بڵاون زۆر یەکگرتوونی ئایا پێویستیەکانی گۆڕانی بارودۆخی ئێستا داوای یەکڕێزی و هاوکاری زیاتری هێز و کەسایەتیە چەپەکان ناکە هۆکارەکانی ئەم دابەشبوونە چییە کە ئێستا دۆخەکە زۆر گرینگە و زۆریش هەستیارە وڵاوە شتێکی زۆر ئاشکرایە زۆر زۆر بەداخەوە ینی وایە تۆ چاو لە شەقام بکە دەبینی ئەو شتانی کە باسمان کردیا دەبینی شتی پێشکەوتوو پێشڕە و شتی تازە داخوازی ژن بۆ لابردنی ستەمی جنسیەتی داخوازی ژیان بۆ ڕفاه و ئازادی خوشببختی داخوازی ئازادی هەموو ئەمانە بەڵام لە کۆمەلگا بەرچاوە بەڵام ئەوەی کە بەجێرانەتی چەپ دەگەڕێتەوە بەداخەوە ئەو پرژ و بڵاویە هەیە خۆ دەلایلی زۆری هەیە ئەم پرژ و بڵاویە شاید ئێستا کاتی بەرنامەکەمان ئیجازە نەدات واردی جزئیاتی و مەسئلەیە بین بەڵام تێجێ تەئەسفە ئەمە بە بڕوای من یەکێک لە دەلیلەکانی نەبوونی قەرائەتێکی و خوێندنەوەیکی ڕاست و ڕەوان و واقعی وەزیەتی ئێستایە کە لە چه شێوەیەک و لە چه ڕێگایەکەوە دەچێتە پێشەوە کاکە ئەمیرگیان ئێمە ئارزوەکانمان ئاواتەکانمان ناتوانین فەورەن و بلاواسطە ئەوانە بکەین بە ئاوات و ئارزووی شەقام و ئاوات و ئارزووی ئەو کۆمەلگایە ئەمە دەبێ خۆی وردە وردە پێ بکات هەواکە لە ساڵی 96 و گەیاندیە 98 هەوا لە 98 و گەیاندیە ئێستا و هەروە ئێستا دەبینین ڕۆژ بە ڕۆژ شعارەکانی ڕادیکاڵتر دەبێتەوە دەبێ بۆ خۆی بڕای من ناتوانین ئەو کارە بکەین و دەبێ ئێستا ڕێگا ببینینەوە و بزانین بە چه شێوەیە و بە کام ڕێگا دەتوانین ئەم بزوتنەوەیە بەهێزکەین ئەم بزوتنەوەیە نەهێڵین بکەوێتە داوێنی جەریاناتی جۆر بە جۆر داوێنی ئالتەرناتیڤ های جۆر بە جۆر و ئەمە احتیاجی بە خوێندنەوەیکی دەقیق قرائەتێکی دەقیق لە مەسەلەکە هەیە تەنیا لە ڕووی ئارزووەکان و عملکردن لە ڕووی ئاواتەکانمان و عملکردن و ئەوە دانانی بەجێگەی واقعیەت شاید یەکێک لەو ئیشکاڵاتە بوو کە جەرانەتی چە بوویانە شاید بۆیە من پێم وایەکە ئێستا بە تۆری واقعی جێگەی خاڵی ئەوە دیارە و تەنیا چاریش ئەوەیە کە ئەم هێزانە بە بڕوای من تەلاش بکەن بۆ ئەوەی کە بە خوێندنەوەیکی دروست و واقعی لەم مەسئلەیە تەلاشکەن بۆ ئەوەی کە ببن بە زمان حاڵ ببن بە زمانی ئەو بزوتنەوەیە نە زمانێکە بۆ خۆیان ئاوات و ئارزوەکەیانە و بتوانن ئەو ڕێگا ببینەوە کە شەقام بەهێز دەکات و دەیباتە پێشەوە و احتیاجی لەسەرمە احتیاجی بە کۆدەنگیەک هەیە بەڵام بەداخەوە بەهۆی ئەو مەرزبەندیە ئیدئۆلۆژیکانە کە لە نێو چەپدا زۆر باوە تا ئێستا متاسفانە ئەوە بەدی نەهاتووە و متاسفانە ئەقداماتی شکراوە بە نەتیجە نەگەیشتووە و متاسفانە بازم ئێستا دەبینین جێگەی خاڵی ئەوە هەیە و ئەو جێگە خاڵێ دەبێت پڕکرێتەوە
و ئەویش بەو شکلە دەکرێتەوە. دیارە جێگەی قسە و باسی زۆرە، من هەر ئەوەندە ئیکتفا دەکەم کە تاسف خۆم لەو مەسئلەیە ڕابگەین. کاک جمال ئەم جنبشە ئەم بزوتنەوەیە هەتا ئێستا ڕۆژ لەگەڵ ڕۆژ بە تایبەت کوردستان زۆر بەڕێژێکی بەرچاو دێنە سەر شەقام خۆپیشاندانەکان لە زۆربەی شارەکانی کوردستان زۆر بەردەوامە. خەڵکی کوردستان جارێکی دیکە ئیرادەی گەلانیان نیشاندا کە ئیرادە دەتوانێت پاشەکشە بە هەموو هێزە بکات. ئەم موقعەتی کوردستان کە ئاوا دەبینی داهاتوەکەی چۆن دەبینی و لە پنا ئەمەوە ئەرکی لایەنە سیاسیەکان زۆر گرینگە، ئەرکی لایەنە سیاسیەکان ئەگەر دەکرێت باسی ئەمەش بکەین. بە بڕوای من لەم بزوتنەوەی کە 1401 بازێکیش پێ دەڵم بزوتنەوەی ژینە کە چاوی لێ بکەین، کوردستان موقعیەتێکی تایبەتی هەیە ئێستا زۆر بەرچاوە، ینی موقعیەتێک کە کوردستان هەیەی دلیلەکەیشی چی ڕابردوویەتی بە بڕوای منێکی لە دەلایلەکانی ڕابردوویە کە ڕۆژی ئەوڵ بە کۆماری ئیسلامی وتنە هەتا 43 ساڵ هەروتی نە و ئەم نەوتنەی بە شێوەگەرێکی گۆر بەجۆر ئەوەندەی کە مەجال هەبوو، فرسەت هەبوو، ئیمکان هەبوو، زەرفێت هەبوو، ئەم نەوتنەی خۆی تکرار کردەوە و بۆیە ئێستا وەختارێکیان بزوتنەوەی سەراسەری و خەڵک لە ئاستی سەراسەریدا دەڵێن مەرگ بەر کۆماری ئیسلامی، مەرگ بۆ دیکتاتۆر و ئەوانی تر، ئەوە دەبیرن کوردستان پێشەنگی ئەو شعارانە بەلحازی ئەمەلیەوە و بەلحازی ئەمەلیەوە خەڵکی کوردستان لە مەبارزاتی خۆی و لە خەباتی 43 ساڵی خۆی ئەوەی ئیسبات کردو. بەنابەرین موقعیەتێکی تایبەتی هەیە، من نامەوێت جیای بکەمەوە. ئەم موقعی تایبەتی بەشێکی لەو هاوبەستگی هەیە کە خەڵکی کوردستان لەگەڵ خەڵکی واقعی شوێنەکانی تر پێکی هێناوە و نابێ ئەمە بە هیچ جۆرێک بپچڕێت و نابێ خەڵکی کوردستان بە هیچ جۆرێک خۆی جیا کاتەوە لەو بزرگتەوە سەراسەری هەیە و دەبێت هەمیشە ڕێگە ببینێتەوە بۆ پەیوەستبوون، بۆ هەماهەنگی و بۆ کارکردن و بۆ پشتیوانی کردوی تەقوەتی ئەو بزرگتەوەی سەراسەری. بەڵام لە عین حاڵیشا کوردستانی لە تایبەتمەندی هەیە، ئەوە کە بازم کە دانەی لە تایبەتمەندەکانی ئەوە بوو کە باسمان کرد. وەجگەلەوە بەم معنایە لە کوردستانە حرەکەتەکان زۆر زوو جەماوەری دەبنەوە، ئەو مانگرتنانە کە دیمە و لە عین حاڵیشە ئەم حرەکەتانە ئاگاهانن بە معنای دەتوان بڵم سازماندراون بە نسبەتی باقی شوێنەکانی تر. ئەمانە پێمان دەڵێت لێرەدا ئەحزابی سیاسی لە کوردستانە ئەحزابێکی کە لەگەڵ تاریخی بزوتنەوەی کوردستان دیارە بە مەیل و بۆچوونی جیاوازەوە گریان خواردووە، تێکەڵ بوون لەگەڵ ئەم بزوتنەوەی کە جیایی لە بینیاندا نییە. دیارە تاگیری زۆر کردو بە نسبەتی ساڵەکانیەوە، بەڵام بەهەرحاڵ لە توولی ئەو ماوەیەشدا بە دەلیلی ئەو تایبەتمەندیانە ئەم ئەحزابە کەماکان ئەو موقعیەتی خۆیان ڕاگرتووە و ئێستا دەتوانم بەڵام کە لە کوردستانە وەکو تایبەتمەندی خۆی نیشانەدا کەوابوو نەقشیان هەیە، نەقشیان مهمە لەم دەورەیەدا بۆ ئەوەی کە ئەم بزوتنەوە ئەوە کە باسم کرد بەهێز متحد متشکل ڕابگرن لە قۆناغێکەوە بیبن بۆ قۆناغێکی تر. لە غیابی ئەمەدا لە پراکەندی لەمەدا دەبینی ئەو بزوتنەوەیە لە کوردستانە لەوانەیە خۆی ڕێگەی خۆیە بینێتەوە، بەڵام لەوانەیە تووشی مشکل ببێت. بۆیە ئەرکی سەرشانی ئەحزابە، فعالینی سیاسی ئەحزاب هەموو ئەوانە بوو ئەوەیە کە تەلاش بکەن لەم ئەرسەیشتانەوەی کۆدەنگی و هاودەنگی شکل پەیدا بکەن. دیارە ئەحزاب بە مەیل و بۆچوونی جیاوازیان هەیە، بەرنامەی جیاوازیان هەیە، استراتیژی جیاوازیان هەیە، هەموو ئەوانە ڕۆشنە. بەڵام مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە کە ئێستا باتوجه بۆ موقعیتە کوردستانێتی نابێ ئەو موقعیتە لە دەست بووە.
بۆ ئەو مووقعەتە لە کوردستانەتی بۆ تەقویەتی ئەو مووقعەتە و ئەگەر ئەو مووقعەتە تەقویت بێت بزوتنەوەی کوردستان تەقویت بێت لە ئاستی سەراسەریە بتوانێت جێگە و پێگەیەکی محکەم پیدا بکات بزوتنەوەی سەراسەری محکەم دەبێت کە ئەوە محکەم بوو تازە ئیتر جەریاناتێتر کە وابزانام لەدانێت سوالەکانی تۆدا بۆ هەڕەشە و بڕەشە دەکەن لە کوردستان و خەت و نیشان دەکەن تازە مەجای ئەویان نامێنێت بەڵام ئەگەر تۆ ئەو لە مووقعەتی ئیسفادە نەکەی ئەو مووقعەت نەقوەزیتەوە و ئەو تەلاش نەکەی کە کوردستان بە سەلامەت لە نقطەی کۆبەری بۆ نقطەیەکی تر وڵات دەستیوان باز دەبێت دەستی ئەوان باز دەبێت بە مەحزیەوە بتوانن سواری ئەو بزوتنەوەیە ببن خەت و نیشانمان بۆ دەکێشن دیسان تەمامیەتی ئەرزی دیسان میهان دیسان فلان و فلانمان بۆ بەرچەسە دەکەنەوە و دیسانەوە ممکنە نهایەتەن بە هێندێک داخوازی سەرەتایی مەسەڵەن بیانەوێت مەسەلەکە حەڵ و فەسڵکە بەڵام مەسئلەی خەڵکی کوردستان مەسئلەیەکی زۆر بنەڕەتی تر لەوانێ کەوابوو بە هەمووی ئەم تایبەتمەندیانەوە ئێستا ئەرکە بۆ ئەوەی کە کوردستان بچێت بەرەو شرایطێک کە بتوانێت تێدا بەهێز بێت بە هێزبوونی خۆی کەس نەتوانێت مەعاملەی لەسەرکان و بتوانێت بزوتنەوەی سەراسەری ڕابگرێت تەقویت کات و ئیتحاد و هاوبەستگی خۆی لەگەڵ ئەوە ڕابگرێت من ئەرکی سەرشانی ئەحزابەکە تەلاشکەن کۆدەیەک لە من حاضر بوجود بێت فقط بە قسەکانم کۆتا بکەم و لەم بەشەدا من مەبەستم وە نییە کە ئەمە تا ئەبەد دەبێت ئەمە بۆ ئەو دەورەی گوزارێ دەورەی گوزارێکە بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان بە سەلامەت لە نقطەی کۆ بچێتە نقطەیەکی تر و بڕوات بەرەو ئەوەی کە دەسەڵاتی خۆی لە کوردستانە مسوەگەر بکە ئێمە یەکێک لەو کەسانی یەکی لەو حیزبانانین کە تەلات پێمان وایە بە ئەزمموی تا ئێستا بوومانە بە ئەزمموی کە خەڵکی کوردستان بوویەتی لە سەڵاتدارەتی جەماوەری جواب دەرەوەی هەموویەتی و ئێستاش ئەوەی کە لە بزوتنەوەدا دەیبینین ئەو بنکەی محلات و جوانانی محلات کە تۆ ئیشارەت پێکاتوە نمونێکن لەوانە کەوابوو ئێمە دەبێت بەرەو ئەوە بڕۆین کە ئەم دەسەڵاتدارەتی جەماوەری لە کوردستان مسوەگەر بێت بەڵام بۆ یەک مەقتەعی دیاری کرا و کورت ئەمە ئەرکی ئەحزابە کە بتوانن شرایطێک لە کوردستانە بخۆکەنن فەزایەک لە کوردستانە بخۆکەنن کە ئەو پێکێنانی و هەوڵدان بۆ دەسەڵاتدارەتی جەماوەری و ئەوەی کە خەڵکی کورد بۆ خۆیان چارەنووسی سیاسی خۆیان بەدەستەوە بدرن نە ئەحزاب ئەوە مسوەگەر ببێت و ئەوە بتوانێت پیادە بەڵێ کاک جەماڵ کاتی بەرنامەکەمان کەم ماوە من پرسیارێکم نییە خۆتان ئەگەر لە کۆتاییدا ئەزانن نقطەیەک یا قسەیەک کە ئاماژتان پێ نەکردبێت فەرموو شاید یەکی دوو نقطە زۆر بە کورتی بەڵام کاک ئەمیر زانم کاتی بەرنامەکەشت کەمە ئێمە ئەگەر تۆ لە بیرت بێت قسەی ئەومان دەکرد کەم بزوتنەوەی ئەترازیانە دەست پێ دەکات دەبێت ئیدامەی بێت ئەوەتە تەنیا نەمانەوێت خەڵکی تریش ئەو قسەمان دەکرد ئێمە بەنظری من ئێستا ئێمە منزۆرم بزوتنەوەیە بزوتنەوەی سەراسەریە ئەم قۆناغی تێپەڕاند تۆ دەبینی هەسەر ڕای هەر هەڕەشە و بڕۆشەوێک و تەوتەئێک و تەوتەئەگەریەک لەلایەن کۆماری ئیسلامی و سەرکوتگەری لە کۆماری ئیسلامی ئێمە ئەم ئێعترازاتە بە شێوازی جۆر بە جۆر خەریکە ئیدامە پێدا دەکەن پس بەنابەرین تەداومەکەی بە دەرەجەیەک تەئمین بوو جا بۆ تەداوم پێدا بکات بۆ ئیدامە پێدا بکات بۆ ئەوەی کە خەڵک بەم بزوتنەوەیە وەسەڵ بن جەماوەری بێتەوە و ئەمە ئێستا ئێمە ئالۆ مەرحەلەیە دێک و وتمان دەبێت تاکتیکی جۆر بە جۆر هەڵبژێرین دەبێت شرایطێک بوجود بێرین کە خەڵک بۆی ئاسان بێت پێیوەست بێت بۆ مبارزاتە هەر چلەی ژینە ئەوەی بە ئێمە نیشاندا کە ئێمە واردی ئەو مەرحەلەیە بوو خەریکە جەماوەر پێیوەستە بێت لە مقابلە کۆماری ئیسلامی بەدەنگ نەبووە دەوێت خەڵک بترسێنێت باسمان کرد خوزستان و شیراز و ئەوانە و یەکێکتر لەو کارانە کە دەیکات لەباس شخصی و نردین بۆ ناو خەڵک و سووتاندن و شکاندن و ئەو جۆرەشتانەیە کە بڕایمەوە جنبشێکی چی بکەین کە زیانێکی کەمتری بێت کاک جەماڵ بەڵێ چونکە ئاو شۆڕشکی ئاوا عەزیم شۆڕشکی ئاوا پێشکەوت و چی داوە بە بانک سووتاندن و ماشین سووتاندن و جگەر لە ئەوانەی سەرکوتگەری کۆماری ئیسلامی ئەوانە کە سەرکوتگەری دەکەن بەڵێ دەکەونە بەر پەلاماری خەڵک بەڵام ئەو نوع ڕەفتارانەی تر ئەوە تەلاش دەکات کە بۆ کاران دەکات خەڵک بترسن خەڵکی خەریکن چاو دەکەن لە ئەنزاری عمومیە بەدنەوی کات
ینی زەربەی لێ بدات لە ئەنزاری جەهانیدا زەربەی لێ بدات ئەوە نییە شۆڕشەکە ئاوا دەکەن ئەم ماڵی خەڵک دەسووتێنن ئەم ماڵی خەڵک دەشکێنن بۆیە بەرنەوە خونساکردنەوەی ئەم نوعکارانە کە تا ئێستاش کراوەوەتە تەلاش بۆ بەرپرسدانەوەی تەلاش بۆ ئەوەی کە ڕێگە ببینینەوە هەرچی زۆرتر جەماوەری پێپێوەست بێت ئاسانتری بکەینەوە جەماوەری تری بکەینەوە ڕێگەی خونسابوونەوەی ئەو کارانێ و هەمووی ئەمانە نهایەتەن کۆمەک دەکا بەوەی کە لە ئیدامەی خۆیدا بەوەی کە جەماوەری بۆ هێزەکە سەرکردەرەکانی کۆماری ئیسلامی ماندوو بوو و ڕیزش ئەوانە لە نێویاندا دەست پێ بکەن و ئەو کاتەیەکە ئیتر ئێمە هەنگاو دەنین بەرەو دەستکەوتی زۆرتر ئەمانە هەمووی ئەقداماتێکن کە بڕوای من ئێستا دەبێ وشیارانە و ئاگاهانە بچێتە پێشەوە و بەر بە تۆتاگەری کۆماری ئیسلامی بگیرێت. بەڵێ زۆر زۆر سپاس هاوڕێ جەمال بزرگپور ئەندامی پێکێنەوەی کۆمەڵە بۆی کە ئامادە بوون ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەشدار. زۆر سپاس بۆ ئێوەش. سپاس. بەڵێ بینەرانی عەزیز ئێستا کە ئەو ڤیدیۆانی کە بەدەستم گەیشتووە لە کرماشان لە سەقز لە سنە پیرانشار دووبارە هەر لە سەقز مەریوان بۆکان مەهاباد ئەمانە ڤیدیۆیەکن کە ئێستا بەدەستمان گەیشتووە کە خۆپیشاندانی ناڕزایەتی ئێستا لەسەر شەقام بەڕێوەیە. دوێنێ لە بەرنامەی لایڤەکەماندا من لە کۆتایی بەرنامەکەدا دیتم بینەرێکی ئازیزمان لە شاری سەقز پامێکی ناربوو کە ئەگەر دەکرێت ئەم بەرنامەیە کە ڕاستەوخۆیە بۆی کە بینەریش بێت ئەویش بەشدار بێت. ئێمە زۆرمان پێخۆشەکە بینەرانی ئازیزتوانە ڕاستەوخۆ بەشدار بن بەڵام هۆکاری هەیە یەکێک لە هۆکارەکانی ئەوە زۆر کەس ناتوانن لێرە بە دەنگی خۆیان چون دواتر کێشیان بۆ ساز دەبێت تەنیا ئەوان دەتوانن پەیام بنێرن و ئینتەرنێتیش لەوێ لاوازە تەنیا کارێکی کە ئێستا ئەوان توانیانە بیکەن ئێمە زۆر جار ئەو پرسیارانەی کە لە میوانی بەرنامەکاندا دەپرسین بینەرانی ئازیز لە زۆریان لە پرسیارەکان هەر ئەمڕۆژ دیتمان دوانسیانە لە پرسیارەکانی ئەم بینەرانە بوون کە نردویانە. سپاس بۆ ئەم پێشنیارەت بینەری ئازیز کە لە شاری سەقزەوە نردووی سڵامان هەیە بۆ تو بۆی کە ناتوانم ناویشت بێنێ. زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵ پشمان بوون کۆتایی بەرنامەکەمان هات هەر شاد و بەختەوەر بوون و سەرکەوتوو. ژینا بە خوێن ئاو دێری کرد شار و گوند و کۆڵانەکان بوو بە مەشخەڵی ئازادی شەقامەکانی گشت هەژان ڕێبوارانی ڕێی سەربەستی یەکیان گرت و بوون بە شەپۆل کەوتنە ڕێ بەرەو شەقام دایان پۆشی ڕووبار و گۆل بوو بە ئاگر بوو بە مەشخەڵ بۆ گیانی گشت نەیارەکان پێکەوە خزیان بۆ دەریا کانی و ڕۆخ و ڕووبارەکان بوو بە هەوێنی یەکێتی بۆ گەلانی داگیرکراو هاتنە سەما و سۆز و ئەوین ژن و کیژانی هەقفراو بوو بە هاوارێکی گشتی درشمی جوانی جەمسەری نەڕووسەری نەتووسەری ئازادی و بەرابەری ڕیش و عەبا و شەیتان و شەڕ تاو لەرز و پەتایان گرت تاڵە مووەکانی ژینا ژینیان بەخشی و ناحەزیش مرد ژینا بوو بە گوڵ و مێخەک بۆ لای سەری کیژانی گەنج بۆ دەستی گشت دڵدارەکان بۆ لاوانی ئازار و ڕەنج ئاگردرا مەقنەعەی ڕەش دەرکەوت پەچەی جوانی کیژان پەلکە ڕێژ بوو سەرشانی ژن
وەک تەرزیمێ و بۆ ئاسمان